لە شاری هەولێریش یارەکانی پاڵاوتنی خولیانە پلەیەکەکانی کوردستان بۆ تۆی بالە کۆمەڵە یانەکانی هەولێر و کەرکووک بە کۆتا و ناسنامەی 6 یانی سەرکەوتوش بەدیارکەوت. یاریەکانی پاڵاوتنی خولیانە پلەیەکەکانی کوردستان بۆ تۆپی بالە و کۆمەڵی یانەکانی هەولێر و کەرکووک بە کۆتا هاتوو. 6 یانە سەرکەوتن بۆ خولی پلەیەک و یانەکانی تریش لە خولی پلە دوومانەوە. ژمارە یانە بەشداربووەکان 9 یانە بوو، بەسەر دوو کۆمەڵەدا بەشکرابوون و لە کۆمەڵە یەکەم 4 یانە بوون، 3 یان سەرکەوتن بۆ پلەیەک، ئەوانیش تەقتەق و کۆیە و جیهان بوون. کۆمەڵەی دومیش لە 5 یانە پێکات بوو، 3 یانە سەرکەوتن بۆ پلەیەک، ئەوانیش هەریەکە لە ئەڕات و مەخمور و سۆلاف بوون. دوایەوە کە یەکێتی ناوەندی تۆپی باڵای کوردستان بڕیاریدا خوڵێکی یانە خوڵێکی کردەوە بۆ ئەو یانانەی کە چەندی ساڵە خوڵمان بۆ نەکردینەوە. ئەو بوو لە شاری سلێمانی 18 یانە بەشدار، لە شاری هەولێر 9 یانە، لە شاری دۆهۆچی 4 یانە بەشدار. خوڵمان بۆ کردوونە دەتوانین بڵێن ئەمڕۆ دوایین ڕۆژی خوڵەکەیە. لە شاری سلێمانی ئەنجامداوە خوڵەکە تەواو بوو. لە شاری سلێمانی 8 یانە بوون بە پلەیەکی کوردستان. لە شاری هەولێرەوە بڕیارمانداوە لە کۆی 9 یانە 6 یانە ئەبێت بە پلەیەکی کوردستان و لە شاریەکی شاری دۆک لە کۆی 4 یانە 2 یانە دەبن بە پلەیەکی کوردستان. دوای تەوابوونی ئەو خوڵەکە لە شاری دۆک تەواو بوو خوڵەکە ئینجا خوڵی بۆ ئەم 16 یانە کەس بوون بە پلەیەکی کوردستان خولیان بۆ دەکەنەوە 2 یانە سەر دەکەون بۆ یان ڕێزبەندی بۆ یانە پلەنایەکانی کوردستان بۆ وەرزی داهاتوو. ئەمە دەستخۆشی لە یاریزانەکان دەکەین بەڕاستی و بارودۆخی کە ئێمە پێداتەپەڕین بارودۆخێکی زۆر سەختە لەلایەنی ئابووریەوە و یانەکەمان تەواوی چالاکیەکانی ڕاگرتووە تەنها تیپی بالە نەبیکەوە بە هەول و کۆشی چەند یاریزانێک پاشە و مەشقە زۆرە پێمان غەدر بوو بەڕاستی تیپەکەمان دابڕێت تیپێک لە مستەوایەکی هەرە بەرزدایە ئێمە تموحمانەوە لە پلەی ناوی کوردستان مشارەکە بکەین لەوانەکەوە بربەرەکانی لەگە نادی پێشمەرگەی سلێمانی و هەولێر و ئەوانە بکەین بەڕاستی و تیپەکانیش بەعام بەشداریان کردیە دەستخۆشی لە یەکێتی تۆپی باڵە دەکەین بەڕاستی کە و خڵانیان کردوتەوە کەوا دەمینێکەوە هەر یانەیەکەوە هیچ هەنجەتی نەمینیتن و تیپەکەی بەشدار بکە و مارسەی خۆی بکە ئەگە توانای هەبوو بەسەکەوی ئەگە نەش دەرفەت بە ئەوانی تر بداتن کە بەسەر بکەون. لە ئێستادا دوای کۆتایی هاتنی کۆمەڵی سلێمانی و هەولێر و کەرکووک 4 یانە سەرکەوتون بۆ خولی پلەیەک وا بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوو کۆمەڵی دۆچیش دەست پێ بکات بە بەشداری 4 یانە و 2 یانە بگاتە خولی پلەیەک دواتر بە بەشداری 16 یانە یاریەکانی خولیانە پلەیەکانی کوردستان بۆ تۆپی بالە بەڕێوە بچێت. حوسێن محەممەد کەناڵی پێیان هەولێر.